پشتێ سەردانە ئیسرائیل و تورکیا ڕەوشکاری ئەولەهیە نەتەویە ئەمریکا دەبێژێک و ئەمریکا ئامادەیەش بۆی پاراستنا کوردان لە سووریە و ژ بۆی vê مەبەستێ ئەمریکا ئامادەیە گوتوبێژیە لەگەڵ رووسیا بکێ. جۆن بۆلتۆن ڕاوشکاری ئەولەهیە نەتەویە ئەمریکا دێ گفتوگویەکێدا لەگەڵ ڕۆژنامەبانێکی ئەمریکی بناوێ هیویت و یاوەریە شاندا سەردانە بۆلتۆن بۆ ئیسرائیل و تورکیا دەکرد گوتیە کو دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا دێ پەیوەندیە تەلەفونێدەک و دێ 23 مەها بەرچلەیە ساڵا 2018دا لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا داخوازە گەرانتیا پاراستنا کوردان کردە. هەروەها ئەو ڕۆژنامەبانێ بناوێ هیویت لە سەرزارێ بۆلتۆن گوتکو ترامپ گوتیە نابێت تورکیا هەپەیمانên ئەمریکا لە شەڕێ دژی داعشێ ئارمانج بکێ. هەروەها هیویت ئەشکەرە کرد و جۆن بۆلتۆن ڕاوشکاری ئەولەهیە نەتەویە ئەمریکا گوتیە هەزرکردناوی و یا مایک پۆمپیۆ وەزیرێ دەرڤێ ئەمریکا ڕاست دەرکەت کو ڕەجەب تایب ئەردۆغان پابەندی بێگوتنا خۆ نەکردە. جۆن بۆلتۆن هێوی کرد و هەفتەیە بێ بەرهەمێوان گوتوبێژیان و لەگەڵ بەرپرسیارن ئیسرائیل و تورکیا ئەنجامدای دەرکەون و دەر ئەنجامن ئەرێنی جوان گوتوبێژیان هەبن. دێ داویدا ڕاوشکاری ئەولەهیە نەتەویە ئەمریکا گوت و لەگەڵ بەرپرسیارن تورکیا ئەمادەیە ئەمریکا نیشاندەیەک و ئەمریکا دەربارەی پرسە کوردی ئامادەیە گوتوبێژیە لەگەڵ رووسیاژی بکێ ئەگەر پێویستی پێ هەبێ. هەفتەیە بۆری جۆن بۆلتۆن سەردانە ئیسرائیل و تورکیا کرد و لەگەڵ بەرپرسیارن هەردوو وڵاتان چارەسەرکردنا کریزا سووریە بگشتی و یا ڕۆژاوای کوردستانی گوتوبێژ کرد و لە تورکیا ئەردۆغان ڕازی نەبوو پێشوازی لە بۆلتۆن بکێ لەوما بۆلتۆن بە عاجزی ژێ تورکیە دەرکەت.